لە درێژی یاریەکانی خولی نایەبی کوردستان لە هەفتەی سێم یانەی سەی سادق میوانداری یانەی هەولێری کرد. لە خولەکی سێدا یانەی هەولێر توانی لەلایەن یاریزان عەبدولمونعیم ئەحمەدەوە گۆڵی یەکەم تۆمار بکات. یانەی سەی سادقیش توانی لەلایەن یاریزان سلێمان داودەوە لە خولەکی 21 گۆڵی یەکسانبوون تۆمار بکات. یانەی سەی سادق توانی لە خولەکی 25 لەلایەن یاریزان عەلی سەعیدەوە گۆڵی دووەم تۆمار بکات. لە خولەکی سی دیار کاکە برا گۆڵی سێمی بۆ سەی سادق زیاد کرد. یانەی هەولێر لەلایەن هۆگر حسێنەوە جیاوازیەکەی کەم کردەوە بە تۆمارکردنی گۆڵی دووەم. بەمەش نیوەی یەکەم یاریەکە 3-2 بە سوودی یانەی سەی سادق بە کۆتا هات. لە نیوەی دووەم یاریەکەشدا یانەی هەولێر دەیویست قەرەبووی دواکەوتین لە نیوەی یەکەم بکاتەوە، بەڵام لاوڵەکانی دووبارە شکستیەنە. یانەی سەی سادق توانی لەلایەن جوامێر کەریمەوە گۆڵی چوارەم تۆمار بکات. بەمەش یاریەکە 4 گۆڵ بەرامبەر بە 2 گۆڵ بە سوودی یانەی سەی سادق بە کۆتا هات و 3 خاڵی گرنگی بەدەستێنا. نەختەکان لە ڕووی یاریزان و من بەڕاستی لە پێش دەورێکە 4 یاریزانم ڕووی بۆ یانەکانی تر. عومەرمان ڕووی بۆ پێشمەرگە، ئەحمەد حوسێن ڕووی بۆ غازی شمال، 2 یاریزانترمان ڕۆی لە 2 یاریزان ڕۆی بۆ دەروەی وڵات. بەڕاستی 2 یاریزانمانش ئیسابەیە، ئێمە 8 یاریزانمان نوقسان بووم ڕۆ. اینجاش توانیمان ئاسێکی باش پێشەشکەین والحەمدوللا بوارەکانی داهاتوو بێت باشتر بین تا بتوانین لە ریزەکانی پێشەوە بمێنین. یانەی هەولێر هۆکاری شکستەکانیان بۆ یاریزان و هاندەرە زۆرەکەی سەی سادق گەڕاندەوە. ئەوەشیان وت بۆ یاریەکانی داهاتوو هەوڵی باشتر دەدەن. وەکو پێویست یاریمان نەکرد، هەرچەندە زۆربەی زۆری یاریزانەکانمان دەتوان بڵێن جگە لە یەک یاریزان یان 2 یاریزان ئەوانی تر هەموو بۆ یەکەم جارە لەم یاریگایە لەم شێوە کەش و هەوایەکە وەکو هاندەرێکی زۆری وەکو یانی سەی سادق بەڕاستی جێگەی شانازیە. ئێمە وەکو یانی وەرشی هەولێر بڵێن و نەڵێن ئەمە مەهانە نییە، بەڵام زیاتر لە 3 یاریزانمان پێکانی هەبوو ئەمڕۆ. تا ئێستا یانەی سەی سادق 30 یاری کردووە و خاوەنی 6 خاڵە. یانەی هەولێریش لە 30 یاری تەنها 1 خاڵیان کۆ کردووەتەوە. سوەی محەممەد، کەناڵی پەیام، سەید سادق.